بەڵێ سەرکۆ سەحەر بیانتان باش سڵاوتان لێبێ سڵاو لە بینەرانی کورسات بەڵێ بێگومان لەگەڵ نزیک بوونەوەی جەژن زۆربەی هاوڵاتیان لە بازارەکان لە شوێنە گشتیەکان لە ماڵەوە خەریکی خۆ ئامادەکردنن بۆ جەژن بێگومان ساڵانەش ئەوە دووبارە ئەبێتەوە و بە تایبەتیش ئێمەکە لەو ناوچەی سۆران بە گشتی باسی بکەین کە ئیدارەی سۆران ناوچەکانی باڵەکایەتیا برا دۆستە سنووری مێرگەسۆر و بارزانەوە بێتەوە بناری قەندیلە ڕەواندوزە هەموو ئەو شوێنانەکە شوێنی شاخاوی و کوێستانینەوە لەو ناوچەیەدا گژوجیا بەهاریەکان لەگەڵ هاتنی وەرزی بەهار زۆرترین خواستێ لەسەرەبی زۆرترین هاوڵاتیان بە دوو مەبەستیەکیان ئەوانەکە بۆ ڕۆیشتن یاخود بۆ حەز و خولیای خۆیان ئەسنا شاخەکان و شوێنە کوێستانیەکان لەلایەکی تریش بۆتە دەرفەتێکی گرینگ بۆ هەلی کاریان بەدەستخستنی دەستمایەک ڕۆژانە کە هاوڵاتیان بۆ هێنان لە بازارەکان ئێفرۆشن من ئێمە لە شوێنێکین کە ڕۆژانە گژوجیا بەهاریەکان دێتە ئێرانە ئێستا ئەبینین ئەوەی چێک لە هاوڵاتیانە کە بەشێک لەو بڵێن ئەو گژوجیا بەهاریانەی هێناوە من دەمەوێت زیاتر بەخۆی قسە بکات ئەوانە چین بەڵام ئێستا زیاتر خواستێکی زۆر لەسەر ئەو بابەتانە هەیە و کاک فەرمانی چێکە لەوانەی کە ڕۆژانە بەڕێژەیەکی زۆر ئەو گژوجیانە دێنێت و لێرانە ساغیە کاتۆ سڵاوت لێبی ئەگەر بێ لای من فەرمان پێمان بڵێ ئەوە هێناوێن و بەبینەرانمان بڵێ ئەوانە چین و چۆنە خوێن کاکسمان بەخێر بێسە چام ئەو گیانە وەکو کەنگر و ئەسلێرک و هەندرێشە و کاردی و ئەوانە هەموو بەربوومی مەسەرە کوێستانەکان دێتن لە دەبەری باڵەکایەتی و منتیقەی مێرگەسۆر و بارزان و برانی قەندیل و کارۆخ و هەموو ئەو شوێنانی جیای بەهاری دێدێتن ئەمە ساڵانە دێنین لە ئێران چۆمان دەفرۆشین. ئەگەر پێم بڵێ لەگەڵمان بی ئەوە چنە و یەک ئەوانەمان پێ بڵێ ئەگەر هاوکارم هەندرێشە زۆر خواسی لەسەرە خەڵک زۆر بەکاری دێن هەندرێشەکە زۆر خۆشە دەرەجەیەکە بەڵام لە ڕەمەزانان زیاتر کەمتر خەڵک ئەوە کاگەنە خواستی زۆری لەسەرە بەڵێ ئەوەش کەنگرەکەش هەر بە هەمان شێوە خواستی زۆری لەسەرە بەڵام هەوسا زۆر گرانە بۆی باران مشتیوالە نییە باران زۆر کەمە شکە ساڵیە و ئەسلێرێک کاردی ئەوانە ئەوشمان پێ بڵێ زیاتر خواست زۆر لەسەر ئەبینم کە ژمارەیەکی زۆری هاوڵاتیان دی ئەوە ئەبەن ئەوە چیە و بەچمە بەستێکیان چۆن ئامادە ئەکرێ زیاتر هەرچەندە ئێمە کە خەڵکی ئەو ناوچەین دەزانین بەڵام زیاتر بینەرەکان بزانی ئەوە ئەوە پونگی پێڵێن بە زیاتر بە دۆکڵی و ئەوانە خەڵک زیاتر بەکاردێنی وەکو منتیقەی باڵەکاتی زیاتر شارەزایە بە دۆکڵی و ئەوانە دەخورێت بەڵێ بەڵێ سەر کۆسە حرەمێن یەشێک شتێک کە زۆر کاریگەری لەسەر هەموو خەڵکی ناوچەکە دروست کردووە بەداخەوە ئەو ناوچەیە کە ناوچەیەکی شاخاویە و لە وەرزە جیاوازەکاندا خەڵک بە زۆر مەبەست ئەچێتە بەرزاییەکان بەڵام لە شەڕی نێوان عێراق ئێران 8 ساڵە کە ئەو ناوچەیە ئێرە ناوجەرگەی شەڕ و ململانەکان بۆ بەداخەوە زۆرترین لوغم لێرە نێژراوە زۆر بەشێک لەو هاوڵاتیانە هەم بە مەبەستی کۆکردنەوە بە مەبەستی فرۆشتن یاخود هەندێکیان وەکو حەز و خولیا چوونەتە ئەوێ بوونەتە قوربانی بەداخەوە مین یەکێک لەوانە مامۆستاوەلی کە خەڵکی ناوچەکەیە بەداخەوە قاچێکی لەدەستداوە پێم بڵێ بەداخەوە کە هەرچەندە دەبین ئێوە بکو حەز و خولیا چوونەتە ئەو شوێنە بەڵام کاریگەری یان مەترسیەکانی ئەو لوغمانە تاچەند لەو ناوچەیە بوونیە وڵی ببورن وڵا بەداخەوە ساڵانە ئەو جۆرە قوربانیانە دووبارە بنەوە منیش خۆم یەکێکم لەو قوربانیانێکەوە بەرمین کەوتم لەسەر سنووری کوردستان و ئیران ساڵانە ئەوانە دووبارە ئەبنەوە چونکە خەڵک ئەچی بە مەبەستی هینانی گژوجیا بەهاریەکان منیش یەکێکم لەو قوربانیانێکەوە بە مەبەستی هینانی گژوجیا بەهاریەکان چوو بوو مەوێندەرێ ساڵانەش بەڕاستی خەڵک زۆر دەبیتە قوربانی هەر ئەو ساڵ لە ناوچەی باڵەکایەتی لە ناوچەی کارۆخ قوربانی هەبوو بەداخەوە حتا گیان لە دەستدانیشی لێکەوتەوە برینداریش هەبوو ئەوە کاریگەری زۆر دەبێت بێگومان ئەویان خۆی حەزێکە بەڵ بەشێکی زۆر لە وەرزەکانی تر کە گژوجیاش نییە خەڵک ڕوو لە بەرزاییەکانەکە مەبەستی کۆکردنەوەی گژوجیا بەڵام بەڕای ئێوە کە ئێوە چێکن لە قوربانیەکان هەندێک ئەو شوێنانی کە مەترسی لێ ئەوە ئەهێنی کە خۆت بخێ ئەو مەترسیە یاخود بەداخەوە ببیت کەم ئەندام بیت بەخۆی مامۆستا ئیسماعیل ئەو سنوورانە سنووری باڵەکایەتی برادۆست بناری قەندیل ینی شاخەکانی ئەنی بڵین نەڵین هەم جیا بەهارەکانی لێیە هەم بە بەستی گەشت و گوزار و دیمەنی زۆر جوانیشی لێیە ینی خەڵک هەیە نەشارەزایە ئێستا من کە چوم لێوێن دەرێ بەرمین کەوتم یعنی من دام نەناوە لێوێن دەرە مین هەبی بەڵام مینی نوێ هەیە ئێران داینایتەوە
بە ئەومە بەستەش داوە لە خەڵکی دەکەم ینی ئاگیان لەسەر سنوورەکان بی زۆر نزیک نەکەونەوە لەسەر سنوورەکان مینی نوێ هەیە ناکار پاشماوەی شەڕی عراق و ئێران کەواتە ئەو شوێنانەی کە پێشتر مەترسیشی نەبوو دەبێت ترست هەبی لێ لەسەر سنوورەکان لەسەر سنوورەکان بە قوڵای 2 کیلۆمەتر لەوانەیە بەهات بیتە ناو خاچی هەرێمی کوردستان مینەکان ئینوێ دەستت خۆش سپاس کاک ڕاماڵ حەزم لێە بە شێوەیەکی زانستی پێم بڵێ ئەو گژوجیا بەهاریانە چنەکە لە سنووری ئیدارەی سۆران بوونی هەیە و بەشێکی زۆریش لەو ناوچانە خەڵک ڕووی تێەکات. بەڵێ دیارە دەڤەری باڵەکایەتی دەڤەرێکی شاخاوی کوێستانیە ئاو هەواکەی لەبارە بۆ ڕوان یاخود بۆ ئەوەی جیابەهاریەکانی لێ بڕوێ لێرانە تەنها جیا خواردن نییە بەڵکو ئەو کەسانەی کەوا چارەسەری جیابەهاریەکان ینی زۆر جیابەهاری هەیە وەکو چارەسەر بەکاردێن وە ئەو شارەزانەی کەوا دەرمانی جیابەهاری دروستەکەن سوودی لێبینن و بەشێک لە جیاکانیش بە مەبەستی جوانی بەکاردێن ئێستا بۆ نمونە گوڵەشتێرمان هەیە یاخود هەندێک گژوگیامان هەیە تایبەتە بە بۆن مثلەن ئەو جیای لێرانە هەیە لە باڵەکایەتی لە کەم شوێن هەیە ناوی مثلەن جیابەن کە بۆنێکی زۆر خۆشیە خەڵک بۆ بۆن بەکاردێن یاخود گوڵەڕوون وەجگە لەوەش ئەم جیابەهاریانی ئێرە تەنها خەڵکی باڵەکایەتی سوودی لێ نابینیت ئەوەی کە خۆم بە چاوی خۆم بینیوە لە ئاکرێ لە سنووری هەریر خەڵک بە مەبەستی کۆکردنەوەی جیابەهاریەکانی باڵەکایەتی ڕوودێرە ئەکات و وەجیاکانی ئێرانە لە بازارەکانی هەولێر بینیومە فرۆشراوە مەسەلەن چەند جارێک گوێم لێ بووە لە ناو هەولێر هاوار کراوە کوارجی باڵەکایەتی قارچی باڵەکایەتی یاخود ڕێواسی باڵەکایەتی کە وەختی باڵەکایەتی دێت لە جیابەهاریەکان کڕیاری زۆرە خواستی زۆری لەسەرە بەڕاستی تام و چێژی بەهاریەکانیش ئێرانەش زۆر جیاوازە چونکە کەش و هەوایەکەی زۆر لەبارە بەڵێ ئیسماعیل جەملێتە بەڵێ باشە سپاس بۆ بەڕێزێکە زانیاریمانایەتێ لەسەر گژوجیاکان بەڵام هەندێک لە گژوجیاکان ئێستا لەوانەیە پرسیاری هاوڵاتیانیش بێ لەوانەیە ئەبێ شارەزایەکی باشە بێن جابەکارێ یەکێ لەوانە بەنمونە بێنمەوە کاردیۆ یعنی ئەمە گەر زۆر باش لی نەزانی لەوانێ زیانە پێ بگەێنێ ئەگەر گژوجیاکان ئەوان ئەیهێنە ناو بازارەکان چۆن جیاکاری تیاکەن ئەمە یەک دووەمیشان خۆمان هاتوین بۆ لای جەنابەت و ڕۆشتین بۆ چیای هەڵگوردووانە ڕێواز پێگەیشتووە یاخود ماویەتی وەکەیەتە نێو بازارەوە سەرکۆ کۆی ئەو بابەتانە ویستم هەر لە میوانەکە پرسیار بکەم کاکرامەڵ ئەگەر بێەوە لای من پرسیارەکانی هاوکارانمان پێم بڵێ ئەوە زۆرێک لەو کاردوویە کە ئێستا لە بازارەکان هەیە هاوڵاتیەک شارەزای نییە یان بیەوێ ئەوە بەدەست بخات چۆن زیای بکاتەوە چونکە ئەوە هەم دەستچینی هەیە واتە ئەوە نەیزانیت زمانە هاوڵاتیان چۆن زیای کاتەوە وەرە ئەوە زانیاریەمان بدێ ڕوت لە من بڵێ ینی یەکێک لەو گرفتانەی کە هاوڵاتیان لە چات دووساری دەبن ئەویش ئەوەیە لە کاتی کردنی جیاکان لێک زیان ناکاتەوە و هەمان ئەو گرفتە لە بازاڕیشەیە ئێستا ئێمە لە ئێران کەنگرمان بۆ دێت کەنگری دەستین هەیە لە ئێران ینی بەڕاستی کڕیار لەو کاتە ناتوانیت لە کاتی لەسەر عارەبانێک یاخود لە دوکانێک کە بزانێت ئایا ئەم کەنگرە هی بازارە هی دەستینە یاخود هیچیایە ئیلا دەبی فرۆشیارەکە بەڵام لە کاتی لێنان تام و چێژی جیاوازە بەڵام ئەو کاردووەمان هەیە کاردوو هەیە دەستین تۆزێک ڕەشە ڕەشایەتەکەی زۆرە ینی وە قارچی زۆرە جیاوازی ئەوم بڵکەی لەگەڵ پێم بڵێ ئەو جیاوازەکان کوت بڵێ ئێستا ئەمە ئەو کاردووە هیچ شاخە بەڵام هەشمانە دەستینیشمانەیە بەڵام دەستینەکە بەڵێم تیاکە بە حکومی ئەوەی سپایەتی زیاترە چونکە ئەم لە ناو زیاتر لە ناو بەرد و لە ناو گژوگیایتر شینە بێ ئەڕوێ سپایەتەکەی زیاترە بەڵام ئەوەی دەستینە ڕاستە خۆ ڕەشایەتەکەی دەست پێەکە چونکە تاو تیشتی خۆر ڕاستە و خۆ لە هەموو خەدەکەیدا ئەوە ژوەی کردووە کەوا گەڵایەکەی گەڵایەکی زۆر ڕەش بێت وە قەدەکەشی قەدێکی ڕەش بێت بەڵام ئەوەی چایە زیاتر سەوزە عفۆن زیاتر ئەمەی سۆرایەتەکەی هەیە یا خوسپیاتی قارچەکەی سپیا و ناسکتریشە و ئەوەی کە دەیبینی ئەوەی دەستین سڕیەکەی زۆرە یعنی ناشتێت کە دەیبینی یەکسەر ئەوە بەڵام ئەوەی چیا چونکە زۆر ناسکە چۆن دەستت پێ ئەکەوت دەنگێکی لێ دێت و یاخود ڕاستە خۆ دەشتێت بەڵام ئەوەی دەستین چڕە ئەوانی تر ئەو
بەڵی ئەوەی کە لە دەستین تا ئێستا هەیە چونکە کۆمەڵی گژوجیا هەیە بە دەستین ناکرێت بەڕاستی مەسەرن هەندێک جیا هەیە زۆر دەگمەنە بە دەست ناکرێت خود یاخود نەتوانراوە تاکو ئێستا بە کێڵگە بکرێت ئەوەی هەیە زیاتر کەنگرو وەزایت کاردووە ئەگەر ئێستا ڕێواز ناتوانانی مەسەلەن ڕێواز لە کەم ناوچەی کوردستانەیە بەڵام بۆتە گرفت لە بەردەم هەم خەڵکی ناوچەکە و هەمیش ئەو هاوڵاتیانی کە دێن بەوە مەبەستا گژوجیەکان لە بنەوە هەڵەکێشن واتە زیان بە ژینگەی ناوچەکە ئەگەێنن و ئەکەن بەرهەمەکانیش بارەی و کەمبوونەوە بڕوات ئەوە تا چەند کاریگەری لێ لەسەر کەمکردنەوە ئەیان کەمبوونەوەی ئەو گژوجیا بەهاریانە بەڵێ گژوجیا بەهاری تەبعاً سەرچاوەیەکی نیشتیمانیە یعنی چۆن ئێستا نەوتمان هەیە نەوت سەرچاوەیەکە کە بەڕاستی سەرچاوەیەکی نیشتیمانیە و داهاتی ژێرخانە گژ و گیا بەهاریەکانیش سەرخانی ئابووری ئەو وڵاتەیە دەتوانرێت وەکو باسم کرد گژ و گیا تەنها بۆ خواردن نییە دەتوانرێت لە چەندین جۆرەها شێواز سوودی لێ بینین وەکو باسم کرد بە شێوەی دەرمان یاخود بۆ بۆن و بۆ جوانکاری و بۆ خواردن بۆیە پاراستنی ئەرکە یعنی بۆ منی کە خەڵکی باڵەکایەتیم ئیلا ئەوە نییە من ئەو گژوگیانە بپارێزم کە خەڵکی باڵەکاتیم دەبێ خەڵکێکی شوێنەکانی تریش حەز بە پاراستنی و یاخود بە ئەرک بزانێتکەوە گژوگیایەکانی هەموو شوێنەکان بپارێزرێت چونکە ئەم گژوگیایە ئەگەر نەشیکەین ئەو 2000 بەشێکە لە پاکردنەوەی یاخود لە جوانکردنی ژینگەی وڵاتمان هەتا گژوگیا لە وڵاتمان زیاد بێ ئەوە کەشوهەوایەکەمان پاکتر و جوانتر ئەبێ ئەگەر سیرکەی باڵەکایەتی کەشوهەوایەکی جوان و پاکژی هەیە هۆکارەکەی بوونی ئەو گژوگیا و ڕوەک و درەختە زۆرەیەکە لەم سنوورەیە کەوا ئەبینی بە درێژایی ساڵ لێرانە ڕێژەی خۆڵباری نییە کەشوهەوایەکە زۆر پاکە ئەبینی لە شوێنەکان کە زۆر گەرمایە بەڵام لە باڵەکایەتی لە سلەی هاویندا لێرە کەشوهەوایەکەی فێنکە ئەمەش ئەگەڕێتەوە بۆ بوونی ئەم دارستان و ئەم درەخت و ئەم باخ و ئەم گژوگێ زۆرانەی کە لەو سنوورەیە بۆیە پاراستنیان ئەرچی سەرشانی تاک بە تاکچی ئەم وڵاتەیە بۆ ئەوەی کە من ئێستا ئەم ساڵ کەم بۆ نمونە ئەم کاردووە لە ڕیشەوە دەردێنم یان لە ڕەگەوە دەری دێنم ساڵێک تر کەس ناتوانانی سوودی لێ بینی وە خۆشم سوودی لێ نبینم یعنی من لە ڕەگەکە چ سوودەکێ بینم ئەو پەری دێنم ینی لێ ناوی ئەبم بەڵام من ئەگەر بە شێوازێکی زانستی بێم بیکەم بۆ چەند ساڵی تر ئەمە لە ناو ناچێت ینی ڕاستە خوب بێ ئەوەی کەەوە مرۆڤ هەوڵی چاندنەوەی بدە خۆی ساڵانە لە وەرزی بەهار دووبارە دەڕوێتەوە ئەوە هەر ئێمە نەوەکانی دوای ئێمە سوودی لێ ئەبینێ بەڕاستی داواکارم لەو هاوڵاتی بەڕێزانەی کەوا سەردانی چیاکانەکە سەردانی کوێستانەکانەکەن هەوڵ بدەن چۆن باخچەی ماڵەکانیان دەپارێزن ئاواش گژوگیای چیاکان بپارێزن و بە ئەرچی خۆیان بزانن بەڕاستی خەڵکی هاوڵا ینی گوندەکانی ئەم سنوورە هەوڵیان داوە کەوا ڕێگری بکەن و هەوڵی پاراستنی گژوگیا بەهاریەکان بدەن و حکوومەتیش ڕۆڵی هەبووە و ژینگە دۆستانیش ڕۆڵی هەبووە بەڵام ئەمە دەبی تاک بە تاک چونکە چیاکان لە بەرچاونینە یعنی هاوڵاتی دەتوانیت ینی لە دوور لە چاوی خەڵک زیان بەم گژوگیانە بۆیە پێویستە هاوڵاتی هۆشیار بیت و بە ئەرک بزانێتکەوە گژوگیاکان بپارێزێت خۆشبی کە سوپاس لەگەڵ ئێمە بووی بەڵێ سەرکۆ سەحار ئەوەی کە باس کرا گرنگجی و بایخی گژوجیا بەهاریەکان بوو کە سنووری ئیداری سۆران کە ناوچەیەکی شاخاویە بە تایبەتی زۆرتر بڵێن لە ئێستادا بەرهەمەکان لە باڵەکایەتی لە برادۆس لە بناری قەندیل هەروەها بیتەوە لە سنووری مێرگەسۆر و بارزان لە سنووری قەزای ڕەواندۆس تا ئەگاتە بە خەلیفان و ناوچەی سورچایەتی هەموو ئەو گژوجیا بەهاریانە کۆ ئەکرێتەوە لە بازاڕەکان ساغەکرێتەوە بەڵام ئەم ساڵ جیاواز هەم نرخەکەی بەرزە تا ئێستا و هەمیش کەمی باران وای کردووە تا ئێستا وەک پێویست ئەو بەروبوومانە لە بازار کەمتر بن لەوەی کە هەیە ئەمە لەلایەک تریش کە باسمان کرد زیانەکانی کە بە شکلەوە هاوڵاتیانە بەداخەوە لە هەفتەی ڕابردوو هاوڵاتیەک کە هاتوو مەبەستی کۆکردنەوەی گژوجیا بەهاریەکان لە سنووری باڵەکایەتی بەرمین کەوت و گیانی لەدەستدا ئەمە بەردەوام مەترسیە و لەلایەکی تریش کە میوانەکەم ئاماژەی پێکرد ئەویش بەشێک لەو هاوڵاتیانەی کە دێن بە ناشارەزایی ئەو گژوجیانە لە بن و ڕیشەوە هەڵەکێشن وای لە یەکە لە ساڵانی داهاتوو هەمان شوێن نەڕوێتەوە و زیان بە ناوچەکە و ژینگەی سروشتی ناوچەکەش بگەینێت.